گەمارۆی دەریایی ئێران بە توندی و بە شێوەیەکی کاریگەر لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە جێبەجێ دەکرێت. تازەترین ڕوودا و نیشان دەدات هێزەکانی ئەمریکا تەنها بە ئاگادارکردنەوە ناوەستن و ئامادەن بەرامبرا و کەشتیانەی کە هەوڵی شکاندنی گەمارۆکە دەدەن هەنگاوی سەربازی بنێن. ترامپ لە وەڵامی ڕۆژنامەواناندا جارێکی تر جەختی کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەواوەتی کۆنتڕۆڵی تەنگەی هورموزیان هەیە. ئێمە لە ئێستادا ڕاستەوخۆ کۆنتڕۆڵی تەواوی هورمزمان بەدەستەوەیە. ئەوان هیچ کۆنتڕۆڵێکیان نییە. کۆنتڕۆڵی تەواو لە دەستی ئەمریکادا و ئەو تەنگەیە بە تەواوەتی لەژێر دەستی خۆماندایە. سنتکام ڕۆژی 11 هەشتڕای گەیاند کەشتیەکی بازرگانی بەناوی ڤێلانۆڤا کە ئاڵای پەنەمای هەڵگرت بوو دوای پشتگوێ خستنی چەندین ئاگادارکردنەوە بۆ وەستان بەردەوام بوو لە هۆڵی تێپەڕین لە گەمارۆی دەریایی بەسەر بەندەرەکانی ئێراندا. بەپێی سنتکام هێلیکۆپتەرێکی MH60 هێزی دەریایی ئەمریکا دوو موشکی هێڵفایری بەرەو ژووری بزوێنەری کەشتیەکە هاویشت و سیستەمی ئاراستەکردنی کەشتیەکەی لە کار خست. ئەم هەنگاوە دوای ئەوە هات کە کەشتیەکە گوێی بە داواکاریە دووبارەکراوەکانی هێزەکانی ئەمریکا نەدا بۆ وەستان. بەڵام ڤێلانۆڤا تەنها نمونەیەکە. سنتکام دەڵێت هەتا ئێستا 55 کەشتی بازرگانی کە هەوڵیان داوە گەمارۆکە بشکێنن ناچارکراون ئاراستەی خۆیان بگۆڕن. هەروەها 3 کەشتی کە پابەندی فەرمانەکان نەبوون لە کارخراون و هێزەکانی ئەمریکا بۆ پشکنین و کۆنتڕۆڵکردن چوونەتە سەر 2 کەشتی دیکە. ئەم ژمارانە نیشان دەدەن کە گەمارۆکە تەنها ڕاگەیاندنێکی سیاسی یان هەڕەشەیەکی سەربازی نییە، بەڵکو سنتکام بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دەریادا جێبەجێ دەکات. ئامانجەوەیە هیچ کەشتیەک لە گەمارۆکە تێنەپەڕێت. تاکتیکێک لە خزمەتی ستراتیژی گشتی ئەمریکا لە هەمبەر ئێران.